دزینی دەنگەکان و ساختەکاری لە هەڵبژاردنەکانی پێشوو دەنگۆی بایکۆتی هەندێک لایەنی سیاسی و دواخستنی هەڵبژاردن. سێ ڕۆژی یەکەمی بانگەشەی هەڵبژاردنەکانی بەسارتی تێپەڕاندووە. نا بۆ بایکۆت و بەڵێ بۆ بایکۆتیش. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مشتومڕی نێوان ئەو خەڵکە ناڕازیەیە ساڵانێکە گیرۆدەی نەعەدالەتی و تاڵانچێتی دوو حیزبی دەسەڵات بوونەتەوە. خۆ گرنگ ئەوەنی ئێمە چەندێنین. ئێمە ئەگەر هەر چەندێک بین خۆمان پێ براوەیە چونکە ئەوەی لەسەر پەرلەمانتارێکی کۆمەڵ لە بەغداش ڕاستیە گاشکرا دەکات کە بێهیوایی خەڵک و بایکۆتی هەڵبژاردن تەنها لە قازانجی دەسەڵات و لە پیلانی خودی دەسەڵاتیشە. کاتێکە لە بەغدا دەگەڕاینەوە یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی سەر بە حیزبێکی دەسەڵات. من پرسیاری ئەوم لێکرێستە ئینتخاباتی عێراق دەستی پێ نەکردووە. من ئێوە ئینتخابات دەکەن بەڵام خەڵک لێتان تووڕێ، خەڵکتان بێموچە کرد، نیشتیمانتان لە بەین برد، خەڵکتان کەرامەتی مامۆستاتان شکاند و دکتۆرەتان شکاند و مزگەوتتان شکاند و ئیلا ئاخیریه. چۆن جارێککە ئومێد دەکەن کە خەڵک دەنگتان پێ بدە. قەنەعەت دەکەی بە پێکەنینەوە گوتی من پێمان وایە ئەو جارێ خەڵک زیاتر دەنگمان پێ دەدا. گوتم چۆن؟ تی ئەوەندەمان پەرلەمان ناشرین کردووە و موئەسەسەکان ناشرین کردوون کە خەڵک قێزی بێتەوە لە دەنگدان و نەچێتە سەر سندوقی دەنگدان و خەڵک سار بێتەوە بێهیوا بێ. بێهیوابوونی خەڵک گەورەترین نقطەی سەرکەوتنی ئێمەیە. قۆناغی یەکەمی بانگەشەی لیستی ١٩٤ کۆمەڵ ئیسلامی کوردستانیش ئاشتکردنەوە و بەخشینەوەی هیوای گۆڕانکاریە بە خەڵک و دەنگدەران و کاندیدی ژمارە 5 لە لیستی ١٩٤ باز لەوە دەکات. پێویستە پێش هەرەنگاوێک خەڵک ڕوبەڕووی بایکۆت بێتەوە و بڕیاری بەڵێ بۆ هەڵبژاردن بدەن. ئەو کات لیست و کاندیدی خۆیان دیاری بکەن چونکە بایکۆت تەنها دەرفەتدانە بە ساختەکاریکردن. ئەو خەڵکە بەدەر لەوەی بیرکاتەوە دەنگ با بە کۆمەڵ یا بە کاندیدێکی ناو کۆمەڵ هاوژینە مامۆستا سەلیمە زەیدە ئەمرێکی باجارێ بڕوە شەر لەگەڵ بایکۆتا بکە، شەر لەگەڵ بێهیواییە بکە. چکە بەڕاستی ئەوە جۆرێکە لە شتێک کە من خۆم بەشدارم ئەم جارە لە نەهامەتەکەی خۆمە. معقول نییە ئەم دوو نەقیزە کۆ نابێتەوە تۆ خۆت لەو دەسەڵاتەت و ڕەبی وە فورسەشی بەیتێ بۆ ئەوەی زیاتر چۆن لێ باری سەرشانە قورسکە. بۆیە ئەگەر ئێمە یەکەم پرۆسە هەوڵماندا خەڵک ئاش بێتەوە لەگەڵ هەڵبژار ناوچێ ئەوە بکە، ئەو کاتە دوای پێی دەڵێن تۆ کە مادام دەنگە دەیوەرە دەنگ بە کۆمەڵ. بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن بەرەیەکی نوێ بۆ دەنگە ناڕازیە نەپساوەکان کردووەتەوە کە لەلایەکەوە دەبێت دەنگدەر لە هەڵبژاردننی لیست و کاندیدێکی خزمەتگوزار بە خەڵک و میلەت هوشیار بکەنەوە و لەلایەکی دیکەشەوە بە شکست پێهێنانی بەرەی بایکۆت دەرفەتەکانی ساختەکاری بۆ دوو حیزبی دەسەڵات بنەبڕ بکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.